ئیمامی بوخاری خۆشەویستەکانم حاکمی دەوڵەت بەرپرس ئەبێ زۆر حەریز بێ زۆر سوور بێ لەسەر ئەوەی کەوا یەک دیناری حرام نەڕاتە گیرفانیەوە چونکە ئەگەر ئەو یەک دینار چوە گیرفانیەوە بەخوا ئەو ملەتە هەر هەموویەتر ڕوو لە فەساد و خراپاکەن دوو چین هەیە لە ناو وڵاتە ئەگەر ئەو دوو چینە بگەنێ هەموو وڵات ئەگەنێ ئەویش بریتیە لە عولەما لە زانایان ئەگەر زانایان وایان پیاد قسەی حەق نەکەن حەق ڕوون نەکەنەوە حەق باس نەکەن ئیتر کەوابووتر خەڵک لەسەر خراپەکاری خۆی بەردەوام مەبێ یعنی ئێستا ئەگەر من ئەمەم باس نەکردایە لەبەر ئەوەی نەوەک بەرپرسی عاجز ببێ لەبەر ئەوەی نەک ئێوە جەنابتان عاجز ببن کە ڕەشوە ئەدەن و ڕەشوە ئەخۆن جەنابتان عاجز ببن ئیتر ئەمە هەر باس ناکرێ و لە قیامەتیشا ئێوە دێن یەقەی مەلاتارق ئەگرن ئەی ئەم حەدیسە بوو بۆ باست نەکرد مەلاتارق یەقەی من ئەگرن کەوابوو ئەگەر عولەما فاسد ببن ملت فاسد دەبێ دووهەم ئەگەر دەسڵاتداران و ئومەرا کاربەدەستان فاسد ببن ملت هەبووی فاسد دەبێ چونکە ئەو کاتە ئەوان ناتوانن محاسبەی خەڵک بکەن ئەگەر کابرای بەرپرس خۆی بەرتی لێ خوارد ناتوانێ محاسبەی تۆ بکا کە بۆ بەرتی لە خۆی لەبەر ئەوە خۆشەویستەکان ئەو دوو چینە زۆر گرنگن ئاگایان لە خۆیان بێ